سڵاوتان لەبێ بینەرانی ئازیز لە بەرنمەیەکی نوێی مایکە سوورەکە گەڕامەوە دەشم دەپرسم بزانم کێ دەتوانێت ببێتە خاوەن خەڵاتی بەرنمەی مایکە سوورەکە و دەمەوێت سوپاسی سپۆنسەرەکانمان بکەم یەکەمیان سەلسەبیل کە ئەو جلوبەرگە جوانانی منیان دابین کردووە دوکانیان لە بیستی بەختیاریە ئێوەش سەردانیان بکەن شتی زۆر تایبەت و جوانیان هەیە هەروەها ئەو سپۆنسەرە بەڕێزانەی کە خەڵاتیان بۆ بەرنمەکەمان دابین کردووە حەما مارکە هەروەها کۆمپانیای گوڵبەرێک دەستیان خۆش بێ و سپاسیانەکەی با بڕێن زەین کە دەتوانێت ببێتە خاوەن خەڵاتەکانمان لەگەڵمان بێت. سڵاو لێبێ سڵاو لە تۆش باشی زۆر سپاس نای بەڕێزە ئیسماعیل کاک ئیسماعیل بەڵێ ئەکید ناو کاک ئیسماعیلە یەکێکی نام ئیسماعیلە خۆ ناوشکەم نییە وتە ناو ڕۆکانە نانا ئیسماعیلە باشە تەمەند درێژ بیشەڵە زۆر سپاس بەچی سەرقاڵی ڕۆژانە وەڵی بەکار و کاسبی گەشت ساخی لەگەڵ ڕەمەزان چۆنی وڵی عیبمانە لە خۆی بەژێت ئەم ساڵ فێنکە هە زۆر فێنکە زۆر ئاسانە هەرێ الحەمدولillah زۆر چاکە چۆن هاتون بۆ ئێرە وڵی لەگە عیلم هاتوومە سیارەم ڕاگتیا وا دەستمکن عیلم زۆر چاکە شەوانە دێنە دەرێ هەموو شەوەیان هەرم شەوە وڵی بەوەی کات دێنە دەری کاتتانە بێنە دەرێ بەڵێ. زۆر باشە ئەی لەگەڵ پرسیار وەڵامە چۆنی وڵی ئەگە ئاسامی باش باش شتێکی خۆشم پێشکەشکە ئاسانکاریت بۆکەم شتێکی خۆشم بۆ باسکە گۆرانێک بی گۆرانی بۆڵێ بەڵێ ساڵانێک بوو چاوەڕێ بووم هەر نەهاتیت عاشقی تۆ بۆ وای لێ کردوم شێتی کردوم چەند ساڵێک بوو خۆشمویستی ماڵ ئاوایی دوا لێ دەکەم ژینی لاویم بۆت بەسەر بێت ویستم دڵم پێت شاد بکەم ئەی دەنگە خۆش بێ ماشەڵا دەنگە زۆر خۆشە چ بکەین چی بکەی بەتەمانی زان نکتێکم دروست ناکرد لەسەر چ بکەین نکتە لەسەر دروست ناکەم بەس هەوڵە نایەوە گۆرانی بڵێ گۆرانی خۆتە هەبێ کلیپکەی ناوەڵە زۆر باشە پرسیارێکت لێ یەکەم بەڵێ هەموو شتێک ئەبینێت و چاوی نییە چییە ئەو شتا هەموو شتێک دەبینی چاوی نییە بەڵێ ڕۆژە نا بیگۆڕا پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات ئاساکارێکمان بکە ئاوێنە هەور هەتاو ئاوێنە تۆ دەڵێ ئاوێنە بەرێ دەست خۆش وەڵامەکە ڕاستە خەڵاتێکم بنێ پێشکەشی و کاکە بەڕێزەی بکەین فەرموو ئەوە خەڵاتی کۆمپانیای گوڵبەرگە بۆ بەڕێزێ هیوادارم بەدڵت بێت زۆر سپاس کاتێکی خۆش و خوار لەگەڵ سەلامەتی سڵاو لێبێ سلااو لە تۆش باشی؟ باش بەڕێز سپاس دەکەم نای بەڕێزە ئەحمەد کاگ ئەحمەد بۆ لە کوردی جوانانە و هاتووی پیاسە بکەیت سپاس دەکەم خۆشبی بە قوربان شەوانە دێن بۆ ئێرە وڵی ئەرەوەرە زۆر دێن زۆر دێیت ئارێوە دڵە بێراکرێتەوە زۆر خۆشەوە چیەکەن لێرە پیاساکەن وەڵی چا بەس- خۆنەوە وڵی پیاسی دەکەم لەگە برادرات چای دادنیشتن چای دەخۆینەوە بەسەراتی خۆشە گێرنەوە بەسەراتێک خۆشمان بۆ باسکە وڵی بەسەرهاتی من لەگەڵ ڕەفیقەکانتە لەگەڵ برادرانەتە وەڵی لە دەمەی لە بۆم لەو دەمی بۆت نایە باشە مشکیلە نییە شتێکی خۆشمان بۆ باز ناکە یعنی وڵی بەنگیشتە خۆش نێ گۆرانێکمان بۆ بڵێ ناوەڵە گۆرانە نازانم باشە پرسیارێکە لێکم تۆش بیرتەرەوە شتێک خۆشمانە بێ دوای پێشکەشکەی باشە ئینشاءالله، بەسەراتێک خۆشمان بۆ باسکە لەگەڵ ڕەفیقەکانتە لەگەڵ عایلەتە لە کاتی ئینشاءالله. ئیشکردنا شتێک ڕوویدا بێت باشە وڵ لە دەمە زاکر نایە نایێت لەم دەقە باشە پرسیارەکە لە یەکەم نە شیرە نە شەکرە بەبێ هەوێن دەمەوێت چی ئەو شتە زمان نابی گۆڕا ئەوکو هاوکاری پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات نە شیرە نە شەکرە بەبێ هەوێن دەمەوێت ڕوون بەداخەوە ساردەمەنیە دەخوری چیە نەوەڵا بەداخەوە زۆر ببوورە وەڵامەکە بەڕێز، نەزانی بەڕێز. هیچی بیر نەکەوتەوە بۆمان باسکەی ناوە قورعان باشە سپاس بۆ بەشداریکردنە زۆر سەر سپاس چاو، کاتێک سەر خۆشمان چاو، لەگە سەر چاو. زۆر سپاس
ناوی بەڕێت ئەوە هەر ڤیدۆیە کردی با یەکجاری مقابلەکەی منیش بێتە بەخۆی ناوی بێژەرە بێژەری سەرەکی کوردستان 24 بۆ لەگەڵ ناکەی لەشی ساغ وێسە ئەگەر پێی خۆش بە قسەی لەگەڵەکە سەلامەتی زۆر سپاس ئەی تۆ چ کارێک دەکەی من مهندس صوتم مهندسی ساوتی لەش ساغ بێ سپاس لە چ بزن. کەناڵێک داوام 24 بکەی 24 لە ساغ بێ ناوی بەڕێزە سەرتی کوسێن کاک سەرتیب یاخوا لەش ساغ بێ مەمنون زۆر سپاس. چۆنە هاتون بۆ ئێرە والله صدفەیە زۆر لە مێژەناتی ئەوڕۆ میێوان داریم کرد گوتم هات سەرێک لە بازار بدەین داوەت کرد بەڵێ چیت بۆ کڕی کفتەمان بۆ کردبوون والله حەستان لە کفتەیە باش چۆنە نا ئەڵم پیا و زۆر کەم حەزی لە نعم شتانە دۆڵمە و کفتە و بەعکسەوە زۆرم حەز لێ بەس دۆڵمە ناکفتە بە دۆڵمەت حەزنێ ناوەڵ بۆ حەزانێ پیا بۆ حەزی لێ نییە والله نازانم کەیفم پێ نایە زیاتر حەز لە چ خواردنێک مەوزوعەکەمان ڕێ بەلای خواردنە زیاتر حەز والله خواردنی کوردەواری زیاتر کوردەواری آره زیاتر. والله. خۆت هیچ زانی دروستکەی ناوەڵە والله بزەی خۆم. دەستا و نییە ئەبد ئەبد باشە لەش ساق بێ سەلامەت، زۆر بەسەراتێک خۆشمان بۆ باسکە لەگەڵ ئەو ڕەفیقەتە والله لەگەڵ ڕەفیقەم و برادەرانی تەلەڤیزیۆن زۆر پێکەوە سەفەر دەکەین و لەناو ئیش بەیەکەوەین و سوحبەت دەکەین و لەشتان ساق بێ آه. چی خۆشەیە هەر کاتێککە بینن بیرتانەکەوێتەوە وەخوا ئێستا بەبیرم نایە والله. داوای لێ بدن نەکەم ئاستایە پرسیارێک لێکم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات باشە پرسیارەکەمان هەتا بیبڕیت درێژ ئەبێت ئەو شتە چییە هەتا بیبڕی درێژ ئەبێت وەرە 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 بەخوای وەرە لا وەرە مانا. یارمەتیم دە وەرە 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 تو وەرە بەخوای وەرە تەنیشتی دەی وەرە برادر بۆ دوو ڕۆژیوانە بێ بۆچی باشە ئەوە کاکشیبان ماوە لێرە گەلێک سوپاس، هەر سپاس بژی، دەکەم گەلێک خۆشحاڵم لە سوپاس. نزیکەوە بینیمی هەر بژی، سەرکەوتوو بی هەر بژی، گەلێک خۆش بی، مەمنون. سپاس دەکەم پرسیارێکم لێ کردووە الله زانی تۆ نەخر دەتوانیت لە یارمەتی لە بی پشت کامێرە گوتیتم ئەگەر بزانی دەبی هەردووکمان بە نیوە بی خەڵاتەکە بە نیوەیە ئەی هەر بژی. زۆر باشە چ بوو پرسیارە؟ پرسیارەکەمان هەتا بیبڕیت درێژ ئەبێت ئەو شتە چییە هەتا بیبڕی درێژ ئەبێ تۆ دەڵی دارە هەتا بیبڕی درێژ ئەبێ قژی ژوایە هەندێک زۆر نا قژ نییە بەس والله گە لەسەر قسەی مام سەرتیپی ئەگەر نینوک بی بەس بەداخەوە وەڵامەکەتان نەزانی دە شتێکی خۆشم پێشکەشکەن وەکو وەڵامەکەتان نەزانی والله جارێزی هەر هەزرت بەرسبێ دەکەم حتا بێ دەبیرەوە من نا پێمان دەڵێ ئەخیری پێمان دەڵێ شتەکە چییە خۆی پێمان دەڵێ شتە پێشەکە شتێکی خۆشمان پێشکەشکەن والله کەش و هەوایەکی خۆشە بەڵێ ڕەمەزان هەمیە پیرۆز بێت و ئێوەش پیرۆز بێ خودش هەمیە قبیل کرد ئیشەڵا ئامین ئیشەڵا ڕۆژ و داعاتی هەموو لە گەلێک سپاسدانەکەم بەرنامەکەی منتان بینیوە ئێوە بەڵێ، بەڵێ. پێتان چۆنە بەرنامەکە دەست خۆش بی مادەم لە ناو خەڵکی تازە باسی ئەومان دەکرد هەر کەناڵێک هەر ڕاگەیانێک لە ناو خەڵک بی سەرکەوتو دێت زۆر سپاسدانەکەم زۆر زۆر خۆشحاڵ بوو ئەمەش خۆشحاڵ زۆر سپاس بۆ بەشداریتان مەمنون. کاتێکی خۆش و زۆر خۆتان سپاس، لەگەڵ زۆر سەلامەت، سپاسدانەکەم عزیز. سپاسدانەکەم دەستان خۆش بێت ئەو دوو کاکەیە نەیانتوانی وەڵامی پرسیارەکەی مایکە سوورەکە بزانن خۆشیان لە کاری ڕاگەیان نابوون بەڵام نەیانتوانی وەڵامەکە بزانن بەداخەوە دەچین دەپرسیم بزانین کێ دەتوانێت ببێتە خاوەن خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە لەگەڵمان بێت سڵاو لێبێ سلامت بسپاس چۆنی والله ئەو الحمد لله مایکەکەم مایە دەستۆدم با خواردنەکانە پیس نەبێت بەڕێز، باشە سلامەتی. نای بەڕێزە محمد کاک محەممەد بەڕێز چەند ساڵە خەریکی و کاری کاک محەممەد والله خۆمان ئیشی پاقلاوە شتی واکەین بەزانمە ئەم جارە دەستمان بۆ ویشە کردووە دۆنات و ترالیچە و مۆز بە نۆتێلا و شتیوە باشە خواستی لەسرە والله زۆر حەزی لێتی ئارێ وەڵە باشە هەموو ڕۆژێک لێرە ئارێ وەڵە هەموو ڕۆژەیەکان تا سێم ڕۆژی جەژن حتا یەکەم ڕۆژی جژن سێم ڕۆژی جەژن سێم ڕۆژی جژن بەڵێ. یعنی لە ڕۆژانی جژنیشا لێرن بەڵێ زۆر باشە زیاتر کێ ئەو شتانەتان لێکرێت منداڵیان گەورە بەخوای زیاتر کوێ ئەو دۆناتە ینی مندارێک دێتن بڕوا بکە هەتا دوو ساریش پێشێستانم دەزانیەوە چێ مندارە چۆن دەدێتن دەرێەوە دۆناتە ئەخ ماشەڵڵا بەس دۆ ترالیچە و- کراون ئارێ وەڵا. حکمی ئەوەی سێری یوتیوبەکەن و سێری ئەو موبایل و ئایپاد و شتاکان بەخوای ئەیبینن زۆر زۆر بیعەتگی زۆر گسکۆکێ بابی ناوەکەی نازانی مناڵەکە زانی ئەرێ وەڵا وای ماشەڵڵا مناڵ ئێستا زیرەکە ئەرێ وەڵا ماشەڵڵا خواست لێ. زیاتر لەسەر کام بابەتە وەڵا ترالیچە و ئەم دۆناتە ترالیچە خۆتان دروستیەکەن یان وەڵا لە معمەلە یان محمل دێتن ڕا لە معمەل دێت بەڵێ. باشە لە شتان ساق بێ بەڕێز، لەگەڵ سپاس. پرسیار و وەڵامە چۆنی وەڵی بڵێم چی باشێ. با تێستا بکەین باشە دەی وشەی هێلکە هێلکە لە کامە سوورەتی قورئانی پیرۆزدا هاتووە وشەی هێلکە بەخوای ببوورەوەی نازانم نازانی نەوەڵ شتێک بڵێ چی بڵێم پرسیارەکەمان بۆ شێوێ وشەی هێلکە لە کام سوورەتی قورئانی پیرۆزدا چۆنە؟ هاتووە ئەگەر نای زانیاری- سوورەتێکمان پێ بڵێ زانیاری لەسەر شتەشی نەبی نێڵی باش حەز ناکەی بێڵێ ئالێ وەڵا
باشە شتێکی خۆشمان بۆ باز ناکەی لە کاتی کارکردنە ڕوویدا بێ بەخوا ئیسم لا نییە لەو دەمێ هیچ لا نییە ئەرێ باشە سپاس بۆ سپاس بەشداری سەلامەت. زۆر خۆشحاڵ بووین بەڕێز. سپاس دەکەم کاتێکی خۆش خۆیان لەگەڵ زۆر سپاس چۆنی باش باشی ناو چییە؟ مالیک مالیک ئەو ناوە خۆشە کێ لی ناوی داپیری باب داپیری بابت باشە تەمەند درێژ بن ئیشەڵڵا لە پۆلی چەنی حفت پۆلی هەفتی زیرەکی والله ممنوع مام ناوەندی ئەو بەدەمی خۆڵە لە مام ناوەندەوە ئافرین ئەوە سەریح بە لە هەموو ژیاندا باشە هەموو کاتێ ئەو بە ڕستگۆی جواب بەرە باش ئافرین دەستە خۆش بێ حەز لە چ دەرسێکە زیاتر ئای زانست 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 و بیرکاری دەست خۆش سەرکەوتوبی ئای مێشکە عیلمیە والله زۆرنا زۆرنا باشە ڕۆژانە خەریکی چیت کە لە قوتابخانەیەتەوە بۆ ماڵەوە چیەکەی والله سبەی نابم جاروبار دەنوم دەنوویت باشە بە ڕۆژوو بێت ئەتوانی بە ڕۆژوو بی زۆر باشە ئافرین ئێواران یەکەم شت کە ڕۆژۆشکێنی حەز لە چی بخۆی والله یەکەم جار خورما ئاوی دەخۆم وەڵا حەز لە شیرینی نییە والله لە پاش ئەوەی شیانە جە دەخۆم باشە کەش ساغ بێ شتێکی خۆشمان بۆ باسەکەی لای ئەرێ والله بێ فەرموو جارێکیان لەگە برادەرەکەم ئەیە بەقەستی لە مۆبایلی خۆم کردووە کەس نامم لە بۆ دەنارد ئەو ئەویش وەی زانێکتم ڕا خۆی بەناز کرد خۆی بەناس کرد ئەوی تۆ سەر لە قڕ لەێ جۆشتی وات کردووە ئێ ئاخری دویا کە نامەکەم لە بنار گوتم وتمەتلۆ ئەموو نەرمی خەفەیە وتی بۆ هەموو نەرمی قەی چەکە کابرا حەزی کرۆ لەگەڵ کچە قسەگە بەس بۆ تۆوات کرد برادەرەکە مناڵیشە پۆلی منە والله يعني ئێوە ئەوشتا نەشەزانن ئەی ماشەڵڵا و لێبێ یاخوا باشە زۆر زان بەکێ تویاوە زۆر زانی لای نازانم نازانی باوکە داوە زۆر زانە یان دایکە زۆر زانە وڵایتیان هیچ ئەوان فەقیرن بەس تو بۆ دەرچووی نازە دەی تەمەند درێژ بی ئیشەڵڵا دەنگە خۆش نیە گۆرانێکم بۆ بڵێ حەزە لە دەنگی کێیە من ئەوە نەوی زەردی نەوی زەردی لە گۆرانێکی نەوی زەردیم بۆ بڵێ وڵای هیچ نازانم وڵای دوو قیزانش دەنگم گەلک ناخۆش دە باشە بە قوربان حەزەکەی پرسیاری لەکەم یان بێ پرسیار خەڵاتە بەمێ کامیان پرسیارم لێ بکە نازانم پرسیارە لێ بکەم باشە هەتا بیبڕی درێژ ئەبێ چی ئەو شتە دابێ بڕی درێژ دەبێ بەڵێ خەوە نا بەداخەوە هەڵبژاردنەکەم نادێ هەڵبژارنە بەمێ لە وێرە با ڕێکەوین وەڵامەکەم مێرە خەڵاتێنێ باشە باشە خۆش نییەوە خەڵاتێکم پێبەر فەرموو ئەوە خەڵاتی کۆمپانیای گوڵبەرگە بۆ تۆ هیوادارم بەدڵە بێ باشە دەستتان خۆش سپاس دەکەم زۆر خۆشحاڵ بووم ڕێزمێ بۆ دایک و باوکە باشە کاتێکی خۆشە خوار لەگەڵ زۆر سپاس سلااو لێ سلااو ڕحمەت الله سەرچاوم باشی ناوی بەڕێزە عیماد کاک ئەیمان بەڕێز. خەڵکی کوێ کاک خەڵکی کەڵک چیمە کەڵکچی چۆنە هاتووی بۆ ئێرە واللهی ماڵتان لە هەولێر یان بەسەردان ناوەڵە لە بەسراوە دێمەوە ئەو 15 ڕۆژە لە چمەوە ماڵ هاتمە بازار خۆم پیاسە ماڵتان لە بەسڕەیە ناوەڵە ماڵمە لە کەلک چیە بەس لە سارترێ لەمە دەی لە شستاق بێ کارەکەتان قورس نییە بەخوای باشە الحەمدلله دەی لە زۆر حەقمە شستاق دەکەین لەگەڵ ڕەمەزانە چۆنی بەخۆی تاق و لاقین بەتەمای خودێ بەتەمای خودێ ئارێ ئەس بەختێ خودێ ئارێ والله بەتەمای دەی خودێ لە شستاق خواردی بێ عەربی. جەی لە قەڵات پێ خۆشە بەخودێ دەرەجەیەکە ماشەڵڵا هەولێر هەموو 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 عێراق خۆشترە کوێ بچی خۆشە هەولێر هەمی جێگە خۆشە وایە ئارێ ڕاستەکەی دەستە خۆش بێ پرسیارێک عاسیمەی کوردستانە و لە هەموو خۆشترە کوردستانە بەڵێ خۆشتری شارە دڵگیرترین ئیشەڵا شارە خۆش دەبیت دانیشتوانەکەی لە قاری چەند حەز هەمی ئیشەڵا
هەولێر هێشتا گەورەتر و خۆشتر هەولێر و هەموو شارەکانی ئینشاءالله. ئینشەڵڵا هەموو کاتێک کوردستانەکەمان ئینشاء- هەر چوار پارچەی ئینشاءالله، کوردستان ئاوەدان ئەبێت ئیشەڵڵا کوردەکانمان لە هەر شوێنێکی جیهان وا- بن لەش ساق و ئینشاءالله. سەلامەت بن بۆ هەمومانە ئامین ئینشەڵڵا خی گەورە ڕۆژ و تەعاتی هەموو لایەک خدا قبولکە عافە. بە تایبەت ئیشەڵڵا مسلمانانی کوردستان ئیشەڵڵا و بەگشتی ئەمریکا. مسلمانانی جیهان بەڵێ باشە ئیشەڵڵا پرسیارێکە لە یەکەم بەڵێ. وەڵامە کەسانی نەبیتە خاوەن خەڵات ئیشەڵڵا هەتا بیبڕی درێژ ئەبێ ئەو شتە چی هەتا بیبڕی یەکەم پرچتە بەڵێ دووەمیش نینۆکە ئەو نینۆکەیە هیچیان نییە وەڵامەکەی من شتێکی ترە بەخوا سێمیش باوەڕ کە مەرن دەستتر نزانم چیە هەر دەزیێتر ناپێ نازانم هیچی تر پێ نازان ئارێوەڵە هەندی پرچەکە بەلای زۆریەوەی نا بەداخەوە نە پرچە نە نینۆکە ئێ. دوو وەڵامیشە پێوتم من خۆم یەک وەڵام وەرەگرم بەڵام ئێ. تۆ دوانت پێوتم بەڵێ بەداخەوە هیچیان نەبوو بەڕێز سپاس دەکەم شتێکی خۆشمان بۆ باز ناکەی نە بە خودی ناتوانین قسە بکەم ئەوە لە تەلڤیزیۆن ئەیوە نێ لەو کاتەوە قساگەی ممنون، هیچی بەس- نازانی قسە بەس بکەی. مەمنونتم بەڕێزی چاو باشە سپاس دەکەم خۆشحاڵ بووم مەمنون. کاتێکی خۆش خدا لەگەڵ خۆش زۆر بێ. سپاس سپاس دەکەم نای بەڕێزێ مامۆستا عوسمان مامۆستا عوسمان مامۆستای سابقا تقاعد بووم تەقاوت بووی ئێستا لە ش ساق بێ ئەوانە نەوەتن بەڵێ نەوە خۆشەویستە خۆشەویستن منداڵەکان هەمووی خۆشەویست خوا لێت نەستێنن ئیشەڵڵا هەمویان تەمەند درێژە بن هێناوتن بۆ پیاسە ئەرێ وەڵا دەی چاکە هەموو هەموو لەگەرمە دەگەڕێت و لەگە بابی ناگەم وەڵ آخر باپیرەش خۆشەویستە نەوەش بۆ باپیرە هەموویان خۆشەویستە خۆشەویستن بەڕێزە خۆشبی بە قوربان خی گەورە تەمەند درێژیان کەوتۆشان بۆ بێڵێ ئیشەڵڵا لەگەڵ ڕەمەزانە چۆنی خۆی باش باشی ئەلحەمدولیلا ئەم ساڵ ئاسانە وڵی فێنکە؟ ئەوتی بەبیرم دێتن بە ڕۆژی بوومە بەس دو ئەلحەمدولیلا سار نەخۆش کەتم تووشی مشکلی دوورەوانە هاتم تو سار نەپلانەوەی کار بە ڕۆژ بوومە هەن ئەخوا لە بمە بە ڕۆژ بوومە خوا لێت قبول کە ئیشەڵڵا ئیشەڵڵا ساغ و سەلامەتە بێ و هەتا کۆتایی تەمەن ئەتوانی هەموو مانگەکان بە ڕۆژ بێت ئیشەڵڵا هەموو مانگەکانی ڕەمەزان لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی یعنی سەچیان بەسەراتێکی خۆشم بۆ باسەکەیت لە کاتی ئەوەی کە مامۆستا بوویت یان لەگەڵ ڕەفیقەکان تا ژیان هەمووی بەسەر هاتە وایە شتێکی خۆشمان بۆ باسکە ساکار نازم باسی سلۆ بکەم هەنی هەمووی خۆش بیرەوەریەکی خۆش کە بیرت نەچێتەوە دایم لە پیر تابێ لە زەین تابێ نازم بەسا سپاسی سلۆ بکەم لە کاتی مامۆستاییە بەرێ شتێکی خۆش ڕووی دابێ لەگەڵ قوتابیەکان تا والله آخر جار مثلا تووشی حالەتە کاتم پێستم بەخیم بوو بەڵێ 16 بترخیم گوتم پۆرە لەمە پیداکەن خۆشێکمان هەبوو بەڵێ گوتم بڕۆ لە خستەخانە چون لە خستەخانە دەبێنم دیرەکەی من دەرکە تەڵبەی خۆم بوو بەڵێ یعنی کە چوم تا لەبەرم هەستا هات و پێشوازی لێم کرد فەرمو ئەمەسە بەخێر بدانیشە دانیشتم بەخێر بگوت فەر گوتم وەختی وای ئیشم گوت خێر گوت 16 بترخینم دەوێت گوت ماستم لێ تێدا ئەدۆر لە ڕۆژ هەنە ئەم دۆ ڕۆژی پێگەیاندە ئەوە زۆر خۆی قەت لە بیری ناکەم ئەو ناکەس دەستە خۆش بێ لە ش ساق بێ بێگومان ئەوە جێگەی شانازیە و تاکیدم کە تۆش لەو کاتەیە زۆر فەخر و شانازی بەخوا شانازی بەو تەڵەبەکانی خۆم دەکەم عنی هەر هەمویان دەم بێنێن لەبەرم هەرنان عنی کە دێن دە بێن بەڕوومەوە دێن قسەی خۆش و باوەشان ئەوە هەموو دنیا هەموو هیلاکەکە بیرەچێتەوە مرتاحم لەگە قوتابەکانی خۆم هەر هەموو چێشم لەبرگە تەڵەبەی ئەمن لە شتان ساق بێت من درێژ بن ئیشەڵڵا سەرکەوتوو بن لەگەڵ پرسیار وەڵامە وتت باشم معنی شتێکار باشە مش پرسیارێکی ئاسانە لە یەکەم بەری دەرگاکانی بەهەشت چۆن دەرگان حەب دەرکە دەرگای بەهەشت هەفتە هەفتان هەفتنیا هەفتە ئاسان کاریت بۆکەم هەفت بەرێ هەشت نۆ نۆ بزەبت نۆە نۆ دەرکە بەرێ بەرێ هەشتا 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 تێ لەم شتێکدا وەڵاهی ئەم شەوتە دەرگاکانی دۆزەخ حوتن دەرگاکانی بەهەشت هەشتن دەستە خۆش بێ خەڵاتێکمان بنێ فەرموو ئەوە خەڵاتی کۆمپانیای گوڵبەرگە بۆ بەڕێستان هیوادارم بەدڵتان بێت زۆر سپاس کاتێکی خۆشخوال لەگەڵ زۆر سپاس با بڕۆیم بزانین تر دەتوانێت ببێتە خاوەن خەڵاتەکانی بەرنامەی مایکە سوورەکەەوە دەمێت سپاسی سپۆنسەرەکانمان بکەم کۆمپانیای گوڵبەرێک کە ئەرکیان کێشا و خەڵاتیان دابین کردو بە بەرنامەی مایکە سوورەکە هەروەها هەموو مارکە دەستوچاویان خۆش بێ و بێگومان سەلسەبیل کە ئەوج لە جوانانی منی دابین کردووە ئێوەش سەردانیان بکەن بێگومان شتی زۆر جوانتریان لەوانی منیش هەیە دڵنیا بن پەشیمان نابنەوە لەگەڵمان بن. سڵاو لێبێ سڵا لە تۆش باشی باشی نای بەڕێزە نام ئەحمەدە کاگ ئەحمەد
بەچی سەرقاڵی کاک ئەحمەد ئەخوێنی؟ نەوەڵا ناخوێنی. دەچوە نەمەکەم ئەی چی ئەەکەی؟ ها چ کارێک دەکەی؟ وەڵا هیچ کارم نییە هیچ کارە نیە ئەی ناوە. چۆنە هاتووی بۆ ئێرە؟ وەڵا بۆ خۆشیە بۆ کاکەم خۆشی لەگە ڕەفیقەکانت ها لەگە ڕەفیقم ڕەفیقەکانت نییە بەتەنیا هاتووی خۆشە تەنهایی؟ ها ئەرەوەڵا ئافرین ڕاستەکە تەنیایی زۆر خۆش هەنێکا زۆر خۆشە بەتەنیا پیاسە بکەی دابنیشی بیرکەیتەوە وایە؟ ئەرەوەڵا زۆر باشە لە ش ساغ بێ شتێک خۆشمان بۆ باسەکەی کاک ئەحمەد؟ وەڵا هیچ نازانم ئەتوانین پرسیارم لێ بکەیت پرسیارە لێ بکەم باشە پێت خۆشە ببیتە خاوەن خەڵات ها ئەرەوەڵا باشە بێگومان بەرنامەی مایکە سوورەکە ئەگەر وەڵامەکەش نەزانی هەر خەڵات دەکەم باشە دڵمان باشە ئێمە باشە پرسیارە لێ یەکەم دەرگاکانی دۆزەخ چەند دەرگان؟ حەوت تۆ دەڵێ حەوت؟ من دەڵێم حەوت تەکیدی دەستخۆش وەڵامەکە ڕاستە خەڵاتێکمان بنێ بۆ ئەو کاکایە فەرموو ئەوە خەڵاتی ئێمەیە هەموو مارکە دابینی کردە هیوادارم بەدڵت بێ خوشکت هەیە لە ماڵەوە؟ ها نەوەڵا ئەی دایک وەڵا دایکم ماوە بەڵێ دایکم ماوە دە باشە ئەوە بەرە بۆ دایکت باشە؟ ئێ باشە زۆر خۆشحاڵ بووم سپاس. سپاس بۆ بەشداریت کاتێک خۆش خوار لەگە سپاس سڵاو لێبێ باشی سپاس بەڕێز نای بەڕێزە مسلح سلێمان بەڵێ مسلح سلێمان کاک مسلح بەڵێ کاک مسلح مسلح یانی چی؟ مسلح ڕێگای ڕاست و نیشاندری ڕێگای ڕاستڕەوە باشە تەمەندرێش بی شەڵڵا سپاس بەڕێز بەچێو سەرقاڵی ڕۆژانە چ کارێک دەکەی؟ وەڵا پێشمەرگەم پێشمەرگەی لە ش ساغ بێ سپاس بەڕێز. جێگە شانازینی ئەوە سپاس. سپاسانەکەین سپاس بۆ ماندووبوونتان مەمنون بەڕێز زۆر سپاس چۆنە هاتووی بۆ ئێرە؟ وەڵی پاش فتاریە من نێوارانەوە دێم جاوەزە لەگە منداران دێم جاوەزە بێزان بەخۆم دێوە تاختنەوە بێزاری بۆ خۆت دێ بەرێ. کورە بێزار مەبە پێبکەنە پێبکەنە دنیاکە کاتیە شودانێ استراعاتێ دێمەوە دەگەڕێم لەگەر مارمدارەکەیان بە دەستە خۆش ئێستا هەر خۆت هاتووی؟ بەرێ باشە لە ش ساغ بێ هیچ لێرە چیەکەی؟ هەر پیاساگەی پیاسێکم چا ناخۆیتەوە شتێکی ساغ ناخۆی چای خۆمەوەڵا دانیشم لەگەر جاوێت تووشی برادران دەبی دادنیشی سوالف ئەی باسی چیەکەن لەگەڵ برادەرەکانە؟ وەڵا یادگاری قەدیمەکانە باسی یادگاری وەرشی تۆپانی وانە یادگاری قەدیمی خۆتمان بۆ بگێڕەوە بزانین چی شتێک خۆشە ڕوویداوە بیرە ناچێتەوە وەڵاهی ساری 1990 بوو بەڵێ لە خولی بارزانی نەمر بووین لە دیارە تۆپانی بووین یعنی ئەکەمەکە غەدری لێکرد بووین ئەمما گارەگارمان بوو ئەلەسەس ئاخی تو ڕەبوونم بۆ من بمەشار شەڕێ بکەم لەگە عەکەمی ئیدارەمان لەناو هاتە ژۆرە گوتی عەکەم ئەو مشاوڕەیان غێر مشاوڕە ئەمە لە جێوە ڕاست سار بوو هیچم لەبیر نما بەڕاست لەبەرە ئەوەندەی لێ خەڵک بوو پێکەنین و هاتە ئەرێ وەڵا تۆ کۆنتترۆلی پێکەنین و گریانی خۆت هەموو ناکەی؟ تێکردکردنانە ڕاست لەگەڵ لە تەڕەبوونەکە ئاگام لە خۆنمە ڕاستمە کوڕگوتمەوە چ دەرێتەوە من هەموو کردەوە سار دەکردینە ئەرێ وەڵا دەستە خۆش بێ سپاس سەرکەوتوبی سپاس. لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی؟ بەخۆی باش باشی؟ باش باشە پرسیارێکی لە یەکەم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات باشە؟ فەرموو هەتا بیبڕیت درێژ ئەبێت تابی درێژەوی بەڵێ ینی لەو پسیارە بوو پسیارەشی دیبینی باشە پرسیارێکی تر لە یەکەم زەوی لە ڕۆژی قیامەتە چ ڕەنگێکە؟ ڕەنگی ئەبێ بە چی زەوی لە ڕۆژی قیامەتە؟ ئاسانکاریت بۆکەم سپی زەرد سوور سوور بیگۆڕە آخر سوور سپی زەرد سوور تۆوتە سوور ئەڵم بیگۆڕە سپیە گەرەوە سپی بەڵێ تەواو بەرە سپی سپین دەست خۆش وەڵامەکە ڕاستە خەڵاتێکم پێبان فەرمونون ئەوە خەڵاتی ئەوی شینەکە ئێمە بۆ بەڕێز نانە نابێتە سۆرە سپیە ناتەوە خەلو زۆر خۆشحاڵ بووم سپاس بۆ بەشداریت مەمنون سپاسی ڕۆژ دەکەم زۆر سپاس سەرکەوتوبی لە ساغبی کاتێکی خۆشخوار لەگەڵ زۆر سپاس ئەو کاکەیە توانی وەڵامی پرسیارەکانی بەرنامەی مایکە سوورەکە بزانێت و ببێتە خاوەن خەڵات با بڕۆیم زانکی تر دەتوانێت ببێتە خاوەن خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە لەگەڵ مامن با بڕۆیت سڵاو لێبێ سەلاو سەرچاوان بەخێر بێن زۆر سپاس سپاس دەکەم ناو چییە؟ هەڵمەت کاک هەڵمەت بەڵێ هەموو ڕۆژێک لێرن کاک هەڵمەت ئینشاڵڵا تا ڕۆژی جەژن تا ڕۆژی جەژن یعنی بەتەواوی هەموو شەوەکانی مانگی ڕەمەزان بەڵێ تا لێرە ڕۆژی شتانستان زۆر بێ سپاس سەلامەت بێ ئەوە چییە دەتوانیت تۆزە بۆمان باس بکەیت؟ خواردنگەکەی مە تو چییە؟ بەڵێ ئەوە خواردنی میدیایە کە ڕۆژانە تو چیا بمان دێ بەڵێ ئەو خواردنی میدیا ئامزی دێخۆی بەڵێ ئەما ئەوکمێکەکە تەڵ مایکەکە شتەڕ کردە مەستەی ناکە دەست خۆش ئافێت بە تامی کەم بسم الله
دەست خۆش بێ تامی خۆشە خۆتان دروستی ئەکەن ئەوەیان بە حازری ئەو شێف خۆمانی لۆمان دروست دەکەن شێفی خۆتان هەیە یعنی ئەوە شێفێوێ بەڵێ باشە دەستان خۆش بێ ئەی ئەوە چییە؟ ئەوەیان چی کفتەیە ئەوش هەر خواردنێکی تورکیە؟ ئەوش خۆنەش دوو چێ پێکاتە لە ساوات بەڵێ ئەوش هەر ئەو شێفە دروستەکان بەڵێ خۆتان دروستیەکەن بەڵێ نا بە خۆمان دروست ناکە لۆمان دروست دەکەن شێفی خۆمانەیە باشە سەعات چەند لێرن بە شەوانە؟ پاشی مەلای مەغریبێ هەتاوەکو سەعات یەک و دوو شەوێ دەی لە شتان ساق بێ بازاڕی باشە خەڵک خواردی زۆر لەسەرێتی دەستە خۆش بێ زۆری یا پێم زۆر دەستە خۆش بێ یاخوا زۆر بەتامە دەستە خۆش بێ شتێکترمان بۆ باسکە بێچکە لە کارەکەت بە سەراتێکی خۆش وڵای بەسراتەکەم من پرسیارە لێ بکەم کە کام گیانەوەر 5 هەستی هەیە کام گیانەوەر 5 هەستی هەیە وڵای نازانم نازانی بۆ ئاسانەکەم مەیمون قرش ماسی قرش تۆ دەڵێ قرش وڵای هەرون دەری دەزانم هەرەوەندەی لێ دەزانی دەست خۆش وەڵامەکە ڕاستە الحەمدولله بوویتە خاوەن خەڵات زۆر سوپاس دڵ خۆشە بوویتە خاوەن خەڵاتی بەرنامەی لەخوای مایکەسوورەکە بەزیادی شکران یاخوا دایم دڵ خۆش بی خەڵاتێکمان پێ بن بەس بە ئەمە بخۆم عافێتت بی فەرموو زۆر سوپاس بە هیوای سەرکەوتن زۆر سوپاس ئێوەش لە شتان ساق بێ زۆر سوپاس سەرکەوتوو بن خواردنەکانتان زۆر بەتامە زۆر سوپاس خواردتان بە ئیشەڵڵا حکومەتی محەممەدی زۆر سپاس کاتێکی خۆش و خوار لەگەڵ زۆر سپاس دەستە خۆش بێ زۆر سپاس سلااو لێبێ سلااو لە تۆش بێ باشی الحەمدولله لە خۆی بەزیایی تۆ باش چاشی سپاس دەکەم نای بەڕێزە میرخان میرخان ماشەڵڵا ناوەکە و خۆشەکە میرخان زۆر سپاس کێو ناوە خۆشەی دێناوی باپیرم باپیرە تا درێژ بن ئینشەڵڵا بەچێوە سەرقاڵی وەڵی بەیانیان داوامە و ئێوارانیش لە ئیشم دەی لە شەستاپەیە خۆشەوانی ژێی بۆ لای قەڵا بەڵێ هەموو شەوێگەن ناوەڵا بەس ڕۆژانی چارشەم باشە لە شەستاقبێ بۆچی چوارشەم ئەخە چوارشەمان ئۆفم هەیە لە ئیش دەی لە شەستاقبێ یاخوا یانە ئێرە بەس پیاساکەن یان شتیشە خۆن وڵا شتە خۆینەوە پیاساکەین لەگەڵ هاوڕێکە باشە زیاتر حەسان لە چیا بەخوا زیاتر لەگە خواردنەی لەگەڵ خواردن بەڵێ باشە ئێواران لە ماڵ و نانەخۆن یان لێرە ڕۆژۆشکی ناوەڵا هەر لە ماڵەوە ڕۆژۆشکێنی زۆر چاکە بەڵێ بەسەراتێک خۆشم بۆ باسکە لەگەڵ ڕەفیقەکانتە وڵی بەسەرادەش خۆش ست بۆ باسکەم نازانم لە کاتی ئیشکرد ناشتێکی خۆش ڕوویدا بێ یان لەو دەمەی هیچم نێە ڕاستی ناوەڵە باشە ئەی لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی بەخوای تۆزێ باشی باشی بەکەڵکیە تۆزێک زانیاری تۆزێ زانیاری بەڵێ زۆر چاکە پرسیارێکت لێ یەکەم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات هەتا بیبڕیت درێژ ئەبێت هەتا بیبڕی درێژ ئەبێت قژ نییە؟ نا هەڵبژاردن شتێکی ترم پێ بڵێ وەڵامێکت پێ وتوم ڕاست نەبووە هەڵە بووە وەڵامێکی ترم پێ بڵێ وەکو هاوکاری وەڵامی دووەمە لێ وەرەگرم وەڵی دە هەڵبژاردنەکەم بدێ باشە هەڵبژاردن تێمێ جۆگا نینۆک قش جۆگا تۆ دەڵی جۆگا بەڵێ دەست خۆش وەڵامەکە ڕاستە خەڵاتێکم پێ بدەن ویدەم بەو کاکە فەرموو ئەوە خەڵاتی کۆمپانیای گوڵبەرگە بۆ بەڕێزێت هیوادارم بەدڵت بێ بەخێراتی بەرنامەکە سپاس دەکەم دەست خۆش بێ کاتێک خۆش خوار لەگەڵ سپاس دەکەم سلااو لێبێ سلااو لە تۆش باشی سەرچاو مەمنون نای بەڕێزە محەممەد کاک محەممەد بەچیەوە سەرقاڵی واللهی لە دوکانی شەواتی ناو قەیسەری لێ لە شستاق دوکانتان هەیە لێرە دە باشە دوایی یەک دنیاشتان لێکڕ باشە خزمەت لە منەوە سپاس دەکەم هیوایەتم شتینەوە ماڵە وڵی دەنا ئەو شتانەمانەیە سەرەکانان باشە منیم خاتر مەگرن یان خۆڵمە بڕن خزمەت دەکەین خۆش خزمەت لە منەوە شتێکی خۆشم بۆ باسکە لەم مانگی ڕەمەزانە چ شتێکی خۆش ڕووی داوە لە دوکانەکە واللهی لێم چی بەسەرهاتی خۆش شتە شکێنی لە دوکانە ماندین لە ڕەمەزانێ لەشتان ساق بێ وەڵا وایە لەشتان ساق بێ ئینشەڵڵا شوشەوات شکانوە لێو توو ڕەبن ناوڵە الحەمدولە ناوڵاتە ئێستا بخۆم دیارە زۆر هادئی لەسەر خۆی هێواشی ئیشەکانەکەی بخۆم هادە ئەم ڕاستی وایە دیارە ماشەڵڵا سەرقالی ئیشەکەمم یعنی بە تایبەتی شخۆم خۆش دەوێت
لوی یعنی گرینگی پیدم دەست خۆش بێ بێت ئەوەی فکری لەشتی ئەو لە ئەولێ دەست خۆش بێ ئینشەڵا موفقە بیت و سەرکەوتوو ئەبی ئەکید ئەبێ هەموو ئەو کەسانی کە ئیشێکەکەن ئیشی خۆیان خۆش بێ ئەگەر خۆشیان نەوێت بێزار دەبن لێ بێزارە بن و سەرکەوتنیشیان دوورە یعنی سەر ناکەون بەڕاستی نیشم خۆش دەوێ لێ گرنگی پێدەم و دەمێ هەر بەردەوام دەستە خۆش بێ ئینشەڵا هەر بەردەوامە بی ئینشەڵا شوێنی زۆر گەورە ئەەکەیتەوە براندی تایبەت بە خۆتت ئەبێ ئینشەڵا بە یارمەتیم بۆ شیشە ئینشەڵا سەرکەوتوو بێ ئەکید هەر کاتێ دوکانە کردە و ئێمە بانکەیەم یەک ڕکلامی فریت بۆکەم باشە گەورە دەکەین سپاس دەکەم من هەموو کاتێ لە پشتی و گەنجانم کە ئەیانەوە کار بکەن کە ئەیانە ئیشێکی جیاواز بکەن کە ئەیانە خزمەتی وڵاتەکەمان بکەن هەموو کاتم لە پشتیانم عینەوە ڕاستە سپاس دەکەم لە شستان بێت پرسیارێکی لێکەم وەڵامەکە زانی دەبیتە خاوەنی خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە باشە پێشتر بەرنامەی مایکە سوورەکە بینیوە وەڵا چێ نایناسی هەمویان لێ دەترسی تاکە مایکە لە کوردستان خەڵک لێ دەترسی بۆ لێ ئێستا من لەگەڵ تۆ قسەم کردو هیچ شتێکی وای تایە کە بترسی وەڵی ترسەکە ئەوەی لەسەر خۆ دەمێنیتەوە ئەگە بزەبێت ئەوە هەنێکەس مستەیتەرە بەرامبەر کامێرە و تێک ناچێت و ناشڵەژێ هەنێک کەسیش ئەشڵەژێ هەیە خۆ میشەوەش دەکەم وایە میشەوشی بنیە ماشەڵڵا الحەمدولله ماشەڵڵا لێبێ قابلم کردی لێ ئافرین دەستە خۆش بێتەوە ساڵی 2026 یعنی ڕۆژ بە ڕۆژ دنیا لە پێشکەوت نایە بێ وامان لێبێن لە کامێرە بترسین لە مایک بترسین زۆر ئاسایە من و تۆ ئێستا وەک دوو ڕەفیق وەستاوین قساکەین هیچی تیانی وایە پێویست بە ترس ناکە نا وایە دەستە خۆش بێ بە قوربان باشە پرسیارەکە لێکم کام وڵات ئۆتۆمبیلێکی دروست کردووە کە ناوی ئۆتۆمبیلەکە PTC سی ئینگلیزی لە یەکەم و کۆتایەکەیەتی وڵاتێکە ئۆتۆمبیلێکی دروست کردووە ناوی ئۆتۆمبیلەکە بە PTC-ە دەستپێەکە کۆتایەکەشی هەر سیە ئەڵمانیا ناوی سیارەکەم پێ بڵێ ناوی سیارەکەم پێ بڵێن نەک وڵاتەکە مارس پیتەکە پیتیەکەم بە سێ دەست پێ دەکەم ئاخیریش بە سێ دەست پێ دەکەم بە کۆتای پێدی PTC حەز لە پرسیارەکەت بۆ گۆڕم پرسیارەکەی بگۆڕم باشە پرسیارەکەت بۆ گۆڕم لە هەفتەیەکە چەند شەممە هەیە چەند شەممە هەیە لە هەفتەیەکە چەند ڕۆژی شەممە هەیە چەند ڕۆژی شەممە هەیە چەند شەممە یەک شەممە هەیە لە هەفتەیەکە چەند شەممە هەیە چەند شەممە لە هەفتەیەکە پێنج تۆ دەڵێ پێنج شەممە یەکشەم دووشەم سێشەم چارشەم پێشەم شش دەکە بەێ دەست خۆش بێ وەڵامەکە ڕاستە بوویتە خاوەن خەڵات فەرمونون ئەو خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکەی پێشکەشت بێ کۆمپانیای گوڵبەرێک دابینی کردو بۆ بەڕێستان بۆ هیوایان بەدڵتان هیوادارم سەردانشمان بکەی لە فەرعی شەواتی خزمەت ئینشەڵا سەردانتانەکەم حەزم لێتی لە بابەتی تاکە شەخص دەبی بێکەنم قۆڵت نابڕم وەڵا ئەرێوەڵە لەبەر چ قۆڵم نابڕی لەبەر مایکە سوورەکە سپاس دەکەم زۆر خۆشحاڵ بووم کاتێکی خۆشخوای لەگەڵ سپاس کاتێکی خۆشخوای لەگەڵ زۆر سپاس سڵاو لێبێ باش کاکە نای بەڕێزێ نەریمان کاک نەریمان بەچێ سەرقاڵی کاک نەریمان بەخوای دەوام واجب لەشە ساخ بێ داوامەکەتان ناخۆش نییە بەخوای ناوە لەگەری لێ ڕاهاتوینە وەڵا لە مانگی ڕەمەزانە داوامکردن خۆشە بەخوای لەکنەمە خۆشە لەلای ئێوە خۆشە باشە لەشتان ساخ بێ قورسیش خزمەت کردی ملت وایە پێشمەرگەی بەڕێزێ ناوەڕە پۆلیس دەی لەشە ساخ بێ سەرکەوتوو بن بێگومان ئێوە هەموو کاتێک ئەرگەکەتان پیرۆزدا کاری ئێوە پاراستنی ئێمە سوپاسانەکەین لەشتان ساق بە یاخوا ئەی چۆنە هاتوونەتە ئێرە هەر خۆت بەتەنیا هاتووی ئەرێ وڵا بەتەنیا هاتووم وڵا پیاسە بێزار بم لە مارە پاش تەراویحی پیاسەشی ناوازار وایە شەوان دوای تەراویح و ئیستراحەتکردن ئەو پیاسێک خۆشە چکە بە ڕۆژە زیاتر لە ماڵەوە ئەبین داوام و ماری زیاتر وایە لەشتان ساق بێ ئەی دەیتە ئێرە چیەکەیت لەگەڵ ڕەفیق و برادەرە دانیشن چا دەخۆنەوە مەراقت چایە زۆر حەز لێە هەنێک کەس کە ڕۆژۆکاشکێنە پێشەوەی نامخوا چاخواتەوە ئەزۆ زیاتر جگەرە خۆرەکانوەنا وەڵا زا هەر ڕۆژەکەی دەشتێن بام یەکسەر جگەری لە دوو پێکەن و چای بخۆن بەس لەخوای بە زیاد بێن جگەری ناچێشم پاش نانش چاچی دەخۆم بەس لە چای دەرەش خۆشە ڕاستەکە چای چاخانە تامێکی تری هەیە تامێشتری هەیە زۆر باشە لەش ساخ بەیاخوا لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی بەخوای باش
باشی الحمد لله حەز لێتی بەڵێ. یعنی ئەوە بە دوای پرسیارە بگەڕێت وەڵامەکەی بزانی زانست شووا دەگەڕم زۆر چاکە خینەوەشتوالم هەیە لە شە ساق بێ سەرکەوتوبی پرسیارێکە لە یەکەم ئەگە پرسیارەکە ئاینی بی باشترە ئاینی بێت باشە بەسەر چاو پرسیاری ئاینیت لە یەکەم وشەی هێلکە هێلکە لە کام سوورەتی قورئاندا هاتووە وشەی هێلکە لە کام سوورەتی قورئاندا هاتووە بەیضە ئەوەی نازانم جێم لێش نەبووە ڕاستیان گوێت لێ نەبووە جێم لێ نەبووە بەیض جێم لەو کەلیمەی نەبووە گوێت لێ نەبووە وەڵامێکمان پێ بڵێ ئەگەرەوە نەبوو هاوکاری تێکەمەڵم بیگۆڕە سوورەتێکمان پێ بڵێ لە چ سوورەتێکە هاتووە وشەی هێلکە ماشەڵڵا سوورەت 114 سوورەتمان هەیە وایە وانە لەو 114 سوورەتەی ڕەحمان یاسین ئەوانم خوێندیە بەڕاستی ئەس بەڵێ نا ناتۆزێنم بەداخەوە ئەگەر پرسیارەکەت بگۆڕ دەستە خۆش بێ سپاس بۆ بەشداریت سپاس دەکەم کاتێکی خۆش خوا لەگەڵ زۆر سپاس کاتێکی خۆش خوا لەگەڵ ئازیزانم بەم شێوەیە هاتیینە کۆتایی بەرنامەی ئەم شەوی مایکە سوورەکە بۆ هیوان بەدڵی ئێوەی ئازیز و خۆشەویست بێ لە کۆتاییدا دەمەوێت سپاسی سپۆنسەرەکانمان بکەم حەمە مارکە بۆ دابینکردنی خەڵاتەکانمان هەروەها کۆمپانیای گوڵبەرێک بۆ دابینکردنی خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە و دەمەوێت سپاسێکی تایبەتی سەلسەبیل بکەم بۆ دابینکردنی ئەو جلوبەرگە جوانانەی من دوکانیان لە بیستی بەختیاریە سەردانیان بکەن بێگومان دڵنیام کە پەشیمان نابنەوەشتی زۆر جوانیان هەیە تا بەرنامەیەکی تری مایکە سوورەکە بەخواتان ئەسپێرم هەر شاد و سەلامەت بن و خواتان لەگەڵ بێ